حکومت خۆی یەکلایی کاتەوە. ئایا سیستەمێکی ڕەئسمالیە یان سیستەمێکی سۆسیالیزمە؟ ئەگەر ڕەئسمالیە نابێ بەو شێوەیە تەداخولکە، نابێ بێ خۆی کۆمپانیای حیزبی دروستکە، بێت خۆڕەکاری دروستکە. ئیشکردنی ئێمە لەگەڵ ئەم کۆمپانیا حیزبیانەیە زۆ قورسە. بۆمان ناکرێت بۆ لەبەرەوەی ئەم کۆمپانیا حیزبیانە ئەسڵان خۆیان لەسەر ئەساسی خزمایەتی نزیکی کۆمپانیا هەیە. ئێمە لە نزیکەوە ئاگادارین 6 مانگجارێک کارمەندەکانی گۆڕێ لەبەرەوەی ناوێ هیچ کارمەندێ زانیاری بچێتە لا. ئەمە چی هەلی کار دروستکردنێکە؟ تۆ کاتێ باسی هەلی کارەکە بێ هەلی کاری دوورخایەن دروستکەی. کارگەیەک دروستەکەی لە دوای 6 مانگ لە دوای ساڵێک ئەو کارگەیە نامێنێ. کوڕێکی بەرپرسی یەکەمی ئەم هەرێمە هاتۆ پلاتفۆرمێکی دروست کردووە بۆی بە خۆبەخشی هەلی کاری خۆبەخش بۆ گەنجە دۆزێتەوە. ئەمە کەی ئیشی کوڕی بەرپرسی یەکەمی ئەم هەرێمەیە. خۆی یەت بە خۆبەخشی ئیشکا لە دامەزراوەیەک لە قەیرانی ئابووریە حکومە دەبێت چی بکە؟ ئەبێ باش کەم کاتەوە لەبەرەوەی وا ئەکا کە بزنسەکان زیاتر پارە سەرف بکەن، وا ئەکا کە زیاتر هەلی کار دروستکەن، لە هەمان کاتیشا پارە خاتە بازار و حکومەت. ئێمە لە ئێستای حکومەت ڕێک پێچوانەی ئەم دوو شتاکە. ڕێک باجی زیاد کردووە، پارەش ناخاتە بازارەوە، لەبەرەوە هەلی کار کەمەکە. سیستەمی خوێندنی ئێمە کە تاکەکانمان گەنجەکانمان حاضر ناکە بۆ بازاری کار. هەلی کارمان هەیە ئەمانەیە کارمەندێ وەرگرین بەسیترین شت لە مایکرۆسۆفت ئۆفیسا باش بێت. بەڵام سەرەکی ئەم گەنجە نازانێت مایکرۆسۆفت وۆرد یان ئێکسل بە شێوازێکی باش بەکاربێنێ. ئەم سیستەمەی کە حکومەت جێبەجێیەکە ئێستا بەڕاستی شکستی هێناوە. چارەسەری خێرا ئەوەیە حکومەت کۆمەڵە یاسا دەرکە، ئەم یاسایانە بازاری هەلی کار، بازاری کرتی تایبەت ڕێکخاتەوە. من ناو محەممەدە، جامعی ئەمریکیم تاوا کردووە و لە هەمان کاتیشە زانکۆی ئەریزۆنا لە ئەمریکا وەکو ماستەر تاوام کردووە. نزیکی 10 ساڵ زیاترە لە بواری دامەزراوەکان ئیشەکەم وەکو بەڕێوەبەر لە چەند کۆمپانیایەک و دامەزراوەیەکی نێوخۆی نێودەوڵەتی ئیشم کردووە و ئێستا ئەلحەمدولیلا بۆ ماوەی ساڵێکەچێ کە دامەزراوەیەکم دروست کردووە بە ناوی گۆڵدن ریسۆرسەوە. ئەو ئیشەی کە ئێمە بە تایبەتی ئیشی لەسەرەکەین بریتە لەوەی کە چۆن بتوانین هەلی کار بۆ گەنج بدۆزینەوە و لە هەمان کاتیشا کۆمەڵی بابەتی ترمان هەیە وەکو دەورات، وەکو ڕاهێنان، خولی ڕاهێنان و ڕایۆشکاری لەگەڵ دامەزراوەکان. دائیما هەستم بە کێشەیە کردووەیش. ئەو کێشەیە چییە؟ ئەگەر دیقەت بین دامەزراوەکان بە دوای با بڵین کۆمەڵی کەسی لێ هاتووە ئەگەڕن، بەڵام سێرەکەی قورساییەکی زۆر هەیە لەوەی ئەو کەسانە بدۆزنەوە. بەڵام لە هەمان کاتیشا گەنجێکی زۆرمان هەیە، کەسانی لێ هاتوون، کەسانی بتوانن سێرەکەی ناتوان هەلی کار بدۆزنەوە. لەبەرەوە فکرەی سەرەکی ئیشەی ئێمە لەوە دەستی پێ کرد کە چۆن بتوانین کۆمەڵی گەنج کە لێ هاتوون کە ئیشیان لەسەر خۆیان کردووە و لە هەمان کاتیشا کۆمەڵە دامەزراوە کە بە دوای کۆمەڵە کەسی زیرەک و بتوانە ئەگەڕێن، چۆن بتوانین ئەو بۆشایە پڕکەینەوە و ئەو گەنجانە لەو دامەزراوانە دامەدرێن. بەداخەوە لە ڕێی حکومەتەوە بە هیچ شێوەیەک هیچ دامێ نەکراوین. ئەتوانم بڵێم ئەوەی قورسایی دروستەکرێ بۆ ئەو جۆرە بزنسانەی ئێمە هاوکاری ناکرێت، بەڵام لە ڕێگەی دامەزراوی نێودەوڵەتیەوە، لە ڕێگەی NGOی نێودەوڵەتیەوە بەڵێ هاوکاری کراوین لەبەرەوەی فکرەکەی ئێمە بە فکرێکی جوان و باش زانیوە و بەوایان زانیوە کە ئێمە تەنها بزنس نییە بەڵکو خزمەت بە کۆمەڵگەشەکە، خزمەت بە گەنجەکە، لەبەرەوە یارمەتیان ناوین و دامیان کردوین. ئێمە کێشەمان لەگەڵ حکومەتە، وەکو حکومەت بۆچی کێشەمان هەیە لەگەڵ یا لەبەرەوەی لە هەموو دنیاە کاتێ بە تایبەتی باسی وڵاتە پێشکەوتوەکانەکەین، چکە ئێمە متابعەیەکی باشمان هەیە، یعنی ئێمە بۆم بزنسی خۆمان ریسێرچمان لەسەر چەندەها بزنس کردووە لە دەروی وڵات. دیقەتمان ناوە ئەسڵەن حکومەت لە چۆن دامیان بزنسان ناکە بۆی کە مەسەلەن بەسیترین شت، بەسیترین نمونە یەت دەستی گەنجەکان ئەگرێت. هەر لە زانکۆوە کاتێک کە سیستەمێکی خوێندنی باش دائانێ و هاوکاریانەکە و حازریانەکە بۆ بازاری هەلی کار، ئەمە کاری ئێمە ئاسانەکە. باشە، ئەمە لەلایەکە و لەلایەکی تریشەوە وەکو بزنس ئێمە حکومەت مەسەلەن لە ڕووی زەریبەوە، لە ڕووی باجەوە، لە ڕووی دامەزراندنی بزنسەوە بەڕاستی ئێستا قورسایەکی زۆرە واو لێ ئەکا کە تۆ با بڵین ئەم لەم شتانە خۆت با بڵین ڕابکەی. ئەسڵەن زۆربەی ئێمە ئەگەر داتایەکمان لابێ بەداخەوە لامان نییە، ئەگەر داتایەک لابێ من بە دڵنیاییەوە پێدەڵم لەواچە لە سایانەوەی بزنسەکان زیاتر لەو ئیشانی حکومەت ڕازی نەبن. بۆ لەبەرەوەی قورسایی ئەخاتە سەریان زیاتر وەک لەوەی هاوکاریان بکە، وەک لەوەی ئیشیان ئاسان بکە. مەسەلەن تۆ کارمەندی دامەزرێنی، هیچ ڕۆڵێکی حکومەت نییە لەم کارمەند دامەزران نەیە. مەسەلەن نمونەیە گەێنینەوە، مەسەلەن ئەگەر تۆ لە ساڵێکە بڵێت تۆ هەلێکی کاری باش دروستکەی، من وەرە لە کۆمەڵێ باش لێت خۆشە بم، بەس حکومەت بە هیچ شێوەیە ئەم شتانە ناکە، بەڵکو ئەوەی کەی بینین ئێستا باش زیاکە. ئەوەی کەی بینین ئەوەیە کە زۆربەی دامەزراوەکان، زۆربەی بزنسەکان
ئەوەی کە لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆکی شاهەبوو بەرەو ناوچەکانی تری عێراق ڕوە کەمە ئەوەی تروای کردووە کە هەلی کار لەم ناوچەیە کەم کاتەوە. ئێمە دوو سیستەمی اقتصادی نێودەوڵەتیمان هەیە باشە بە شێوازێکی گشتی. ئەویشیان یەکەمیان ڕەسمالیە سیستەمی سەرمایه‌داریە و ئەوەی دووەمیشیان سۆسیالیزمە باشە. ئەگەر سەیری ڕەسمالی بکەیت سەیری سیستەمی سەرمایه‌داری بکەیت ئەیبینی کە حکوومەت لەم جۆرە سیستەمەیە کەمترین تەداخل ئەکا لە بازاری کار باشە تەنها بە کۆمەڵە یاسا ئەم بازارە ڕێگەخاتەوە. ئەوەی کە ئێستا ئەیبینین لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەم جۆرەیانە نییە لەبەرەوەی ئەوە نییە تەداخلی تیانە کرد بێ و لە هەمان کاتیشا کۆمەڵە یاسای باشی نییە کەم بازاڕی ڕێخست بێتەوە. یعنی بێسەروبەرەیەک هەیە بەڵام لە هەمان کاتیشا تەداخل هەیە. چۆن تەداخل هەیە؟ هاتووە لە ڕێگەی کۆمەڵی کۆمپانیای حیزبیەوە قۆڕخکاری دروست کردووە، بازاری هەلیکاری تێکداوە. لە هەمان کاتیشا سیستەمێکی سۆسیالیزم نییە. بۆ لەبەرەوەی لە سیستەمی سۆسیالیزمە حکومەت دیەت ئینتاش خۆی بەڕێوەیە بە بەرهەمهێنا خۆی بەڕێوەیە بە لەبەرەوە ئەرکی بەخێوکردنی کۆمەڵگە و ئەرکی بەڕێوەبردننی کۆمپانیەکان خۆی ئیگرێتە دەست. لە هەمان کاتە حکومەتی ئێمە ئەمەشیان نییە کەواتە بەڕاستی ئەوەی کەی بینین لە هەر بابەتێکی زانستی دەرچووە تەنها کۆمەڵێ حیزبی کۆمپانیای حیزبی هاتوون چۆڵی بازاری هەلیکاریان قۆڕخکاری کردووە و ئەسڵەن هەلیکاریان بە شێوازێ لێ کردووە کە زۆربەی کات ئێمە مەسەلەن گەنج بۆچی ئەوە بێئەمەل بۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە لەبەرەوەی ئەگەر واز لە کەرتی حکومی بێنین کە ئیتر با بڵێن دامەزراندنمان نییە بەڵام سێرەکەی حزب تەداخلی لە کەرتی تایبەتی شا کردووە هاتوو لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیانەوە دەسەڵاتیان گرتووە بەسەر هەلی کاری لەو کەرتەیە بۆیە گەنجێکە ئێوێ سا مەسەلەن هەلێکی کار بدۆزێتەوە زۆ قورسە بۆی ئەبێ فڵان کەس بناسێ ئەبێ لە فڵان حیزب بۆ نزیک بێ ئەمە بە شێوازێکی گشتی باسێکەم بۆ کۆمپانیەکەی ئێمە الحەمدولیلا ئەگەر هەنگاوێکی بچووکیش بێ ئێمە ئەمانەوێ ئەم بابەتە چۆنەڵی لەژێر دەسەڵاتی حیزب لەژێر دەسەڵاتی حکومەت بێنینە دەرەوە کەرتی تایبەت بە فعلی بێ بە کەرتی تایبەت کۆمپانیایە کە بە دوای هەلیکی کارە بە دوای گەنجێک ئاگەڕێ هەلیکی کاری هەیە بۆی بەبێ واستە بەبێەوەی ئەم کەسە خزمێتی نزیکێتی وەری بگرێن لەسەر ئەساسی لێهاتووی و لەسەر ئەساسی زیرەکی گەنجەکە خۆی یەکێ لە کێشەکانەوەیە کۆمەڵە کۆمپانیا هەیە حیزبیە کامە کۆمەڵە کۆمپانیان کە سەرمایەیەکی ئیملاقیان لە بەردەستیان و کۆمەڵە سێکتەری زۆر گەورە لە دەستیانەیە باشە لەم وڵاتەیە لەم هەرێمی ئێمەیە بۆیە تۆ ئیشکردنی ئێمە لەگەڵ ئەم کۆمپانیا حیزبیانەیە زۆ قورسە بۆمان ناکرێت بۆ لەبەرەوەی ئەم کۆمپانیا حیزبیانە ئەسڵان خۆیان لەسەر ئەساسی خزمایەتی نزیکەوەی لە حیزبەوە بێ نزیکەوەی لە کەسایەتی با بڵێن کۆمپانیاکەەوە بێ ئەو کەسانەدا ئامەزرێنێ بەس ئێمە هاتووی چیمان کردووە لە هەمان کاتە ئەوەی جێگەی دڵخۆشیە کۆمەڵە کۆمپانیا هەیە کە حیزبینین باشە و عقلێتێکی کراوەیان هەیە نایانوێت کەسی خزم و واستە دامەزرێنن بەڵکو کەسانی لێ هاتوویانەوێ ئێمە هاتوین لەگەڵ ئەم دامەزراوانە ئیشەکانیان بۆ ئاسانەکەین لە جاتەوەی کە پرۆسی وەرگرتنی کارمەند هەمووی لای خۆی بێ ئێمە تام چاوپێکەوتنی یەکەم ئێمە ئەو ئیشیان بۆکەین وارکەکەیان ئاسانەکەین بۆ یەکێ لە ئەو شتانەی کە بەڕاستی هاڵێ لە هەمان کاتە خەفەتە دایەتە و لە هەمان کاتە هەزەلیشە ئەوەیە کە ئەم حیزبانە هەچ کاتێ شعارێک بەکارێنن بۆ هەڵبژاردن سێرەکەی دوای 4 ساڵ لە ماوەی ئەو 4 ساڵەیە ڕێک دژی ئەو شعارە هاتۆتە دی مەسەلەن کاتێک کە باسی ئاسایشەکەن سێرەکەی قەیرانی ئاسایش دروستە بێت لە وڵاتە سێرەکەی کە باسی هەلی کارەکان سێرەکەی ئیتر قەیرانێکی هەلی کار دروستە بێت لە وڵاتەکە لە هەرێمەکە ئەو شعاری کە با بڵێن جێگری سەرۆکی حکومەتیش بڵاوی کردەوە بەڕاستی ڕێک پێچوانەی ئەمە دروست بووە لەبەرەوەی ئێمە من بەداتا قسە و لەگەڵاکەم ئێستا حالیەن ئەمە کۆتا داتای با بڵێن وۆرد بانکە باشە بانکی نێودەوڵەتیە لە ساڵی 2022 ڕێژەی بێکاری گەنج لە عێراقا لە سایە 31 بووە باشە بە شەرتی هەمان داتا ئەگەر سێری بکەین لە پێش هەڵگیرسانی شەڕی داعشەوە لە سایە 16 بووە یعنی ئەم ڕێژەی بوو بە 2 ئەونە باشە ئێتۆ ئەگەر بەرنامەیەکت هەبێت پلانێکت هەبێت کە هەلی کار دروستکی ئەبێم ڕێژەی بەرەوکەمی بڕوە وانە بە تایبەتی لە ماوەی 4 ساڵی پێشوە بەڵام ڕێژەی سێرەکەی زیای کردووە بۆ زیای کردووە لەبەر ئەوەی کاتێک کە تۆ ئەڵێی کۆمەڵێ باڵین کارگەیەکدا ئەمەزرێ شوێنێکدا ئەمەزرێ تۆ ئەمە بە حەقی خۆتی بزانی بڵێ من هەلی کار دروستەکەم ئەمە شتێکی ڕاز نییە چونکە باسمان کرد ینی ئێمە بۆ معلوماتت کۆمپانیا هەیە ئێمە لە نزیکەوە ئاگادارین 6 مانگجارێک کارمەندەکانی گۆڕێ لەبەروی کارمەندی حیزبیە یاری من لە نزیکەوە ئاگاداریم بابەتەم
6 مانگ جارێک کارمەندەکانی گۆڕێ بۆ لەبەرەوەی ناوێ هیچ کارمەندێ زانیاری بشێتە لا باشە ئەمە چی هەلی کار دروستکردنێکە تۆ کاتێ باسی هەلی کارەکە بێ هەلی کاری دوورخایەن دروستکەیت نەگەوەی مەسەلەن کارگەیەک دروستەکەی لە دوای 6 مانگ لە دوای ساڵێک ئەو کارگەیە نامێنێ داریەمەوەی دیقەتیشمان ناوە و زۆربەی کۆمپانیەکانیش کەیشیان لەگەڵاکەین لە دەرەوەی کوردستانی شەکەن یعنی ئەو کۆمپانیانی کەیشیان لەگەڵاکەین ئێستا وای لاتۆ تەنانەت هەلی کارەکانیان بدۆتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ وەکو باسمان کرد لەبەرەوەی ئەم سیستەمەی کە حکومەت جێبەجێیەکە ئێستا بەڕاستی شکستی هێناوە بەڕاستی وای کردووە کە نەک بەس کەرتی حکومی کردی تایبەتیش بەرەو شکست بڕوە تۆ ئەبێ بازارێکت هەبێ باشە کە بەرەو گەشە بڕوە کاتێک کە تۆ بازاری بزنس بازاری کردی تایبەت بەرەو گەشە بوونە ڕوە خۆی لە خۆیان ئەمە هەلی کار زیاکە مەسەلەن لە وڵاتانی کە پێشکەوتون دیقەت بە دایمەر با بڵێن ڕێژەیە بڵاوکەنەوە ئەڵێن لەم مانگەیە لەم سێ مانگە ئەو نە هەلی کارمان دروست کردو ئەمە بەچی ئەم هەلیکارە بەچی دروستەکەن لەبەرەوەی گەشە ئەم گەشەکردنە چۆن ڕوئەیە بەوەی دوو سیستەمی هەیە حکومەت باشە عادەتەن دوو سیستەمی هەیە دوو استراتیژی هەیە بەوەی کە چۆن بازارە موژێنێتەوە چۆن بازار گەشە پێەیە یەکێک لەوانە کاتی قەیرانە کە ئێستا بۆیە باسێکم لەبەرەوەی ئێمە ئێستا لە قەیرانێکی ئابووریین ئەم لە قەیرانی ئابووریە حکومە دەبێت چی بکە ئەبێ باش کەم کاتەوە باشە ئەمە ئەبێ باش کەم کاتەوە بۆ لەبەرەوەی وا ئەکا کە بزنسەکان زیاتر پارە سەرف بکەن وا ئەکا کە زیاتر هەلی کار دروستکەن لە هەمان کاتیشا پارا خاتە بازارەوە حکومت بەس ئێمە لە ئێستای حکومت ڕێک پێچوانەی ئەم دوو شتاکە ڕێک باجی زیاد کردووە پارەش ناخاتە بازارەوە لەبەرەوە هەلی کار کەمەکە ئەمە بە شێوازێکی گشتی وەکو ئابووری بەشێکی تری چییە بەشێکی تری مامۆستا ئێمە لە هینەوە دەست پێەکە لە خوێندنەوە دەست پێەکە لە زانکۆوە دەست پێەکە لە پێشەوە دەست پێەکە سیستەمی خوێندنی ئێمە کە تاکەکانمان گەنجەکانمان حاضر ناکە بۆ بازاری کار باشە لەبەرەوەی لەگەڵ ئەم قەیرانێک ئێستاش باسێکەین کۆمەڵی هەلی کارمان هەیە بەڵام بەداخەوە لەبەرەوەی زانکۆکانی ئێمە بەعام گەنجەکانمان حاضر ناکە بۆ هەلی کار هاتووە سێرەکەی با بڵین باسی بزنسی بووەکە بەڵام ئەم بزنسی ئەم فێری بووە هیچ ڕەبتی نییە بۆی کە لە واقعاتی ڕۆیە سێرەکەی دوای ساڵێکیش 2 ساڵ ئەم گەنجە کە بێکارە بێ ئەو زانیاریانەی کە بەدەستی شیە ناوە لە زانکۆ بیری چۆتەوە چەنەها گەنجمان مقابلە کردووە گەنجی زۆر باش گەنجی زۆر ڕێک و پێک ینی ئێمە حەزەکەی خۆمان دامەزرێنین حەزەکەین بۆم دامەزراوانی دامەزرێنین بەس لەبەرەوەی بە سیستەمێکی خوێندنی بەڕاستی بەداخەوە خەتای خۆشی نیەم گەنجە بە سیستەمێکی خوێندنی باشانە ڕۆشتووە یعنی من چەند نمونەیەکت پێڵم مەسەلەن سێرەکەی زۆربەی شەریکات زۆربەی دامەزراوەکان ئێستا زمانی ئینگلیزیان پێویستە لەکوێی زانکۆکانی ئێمە لە دوای چەنەها ساڵ ئێمە لە با بڵین زمانی ئینگلیزی لە پۆلی چەنەوە خوێن لە پۆلی 5 ابتیداییەوە زمانی ئینگلیزی خوێنین باشە دەی کەسمان هەیە گەنجەکانمان زۆربەی ئەگەر ڕێژەی وەرگری لە سڵای 80 بۆ 90 لە زانکۆ تەخەڕوجەکان ئینگلیزی فێر نەبووە یعنی تۆ کەواتە با بڵێ سیستەمی خوێندنت بەڕاستی بەو شێوەیە نیە کە گەنجەکانە حاضرکە و لەسەر و ئەمەشەوە ئێستا تەنها لە زمانە نەماوە ئێستا لە بواری تەکنۆلۆژیە سێرەکەی ئێمە کارمەندمان هەیە ینی مەسەلەن هەلی کارمان هەیە مانێت کارمەندێ وەرگرین بەسیترین شت لە مایکرۆسۆفت ئۆفیسا باش بێ بەڵام سێرەکەی ئەم گەنجە نازانێت مایکرۆسۆفت وۆرد یان ئێکسل بە شێوازێکی باش بەکاربێنێ بۆ لە هەمان کاتا لەبەرەوەی کە لە زانکۆ ترکیزیان نەخستۆتە سەرم خاڵانە یعنی تا ئێستا ژێم لە زۆربەی زانکۆکانی ئێمە لە زۆربەی مەکتەبەکانی ئێمە بەرنامەی مایکرۆسۆفت بە شێوازێکی نەزەریە خوێنرێ بە شێوازێک کە لە پۆلێکا کۆمەڵی خوێندکار دانرێ بە شێوازێکی نەزەری پێیانەوەدرێ کە خۆی تەکنۆلۆژیا خۆی لە خۆیان علمێکی تەطبیقیە علمێکی بەرجەستەییە ئەبێ تەطبیق کرێ نەگەوەی کە تۆ لە کلاسێکا بە شێوازێکی شەفەی بیڵیتەوە چارەسەری خێرا ئەوەیە حکوومەت کۆمەڵی یاسا دەرکە باشە ئەم یاسایانە بازاری هەلی کار بازاری کردی تایبەت ڕێکخاتەوە بەڵام چۆن ڕێکی خاتەوە بۆی ئێمە کۆمەڵە کۆمپانیامان هەیە بە تایبەتی کۆمپانیا نێودەوڵەتیەکان بە تایبەتی کۆمپانیەکانی نەوت و گاز ئەمانە کۆمەڵێ هەلی کاری تایە کە زۆربەی دراوە بە کەسی بیانی باشە ئەمەیەکێکە لە کێشەکان لەبەرەوەی تۆ ئێستا کۆمەڵە کەسمان هەیە کە زۆر شارەزان زۆر بەتوانان بۆچی ئەم گەنجانە ناخێتە سەر هەلی کار باشە لەبەرەوە پێویستە حکوومەت یاسایە دەرکا کە ڕێژەی ئەو کەسانەی کە بیانی لە دامەزراوەکانی شەکە ڕێژەیەکی زۆر کەم بێ باشە و تەنانەت دەستکا بە خولی ڕاهێنان بۆی ئەم کەسانە وردە بە کەسی ناوخۆی پڕکرێتەوە ئەمەیەکێکە لە چارەسەرەکان چارەسەرێکی تر ئەوەیە مامۆستا کە حکومت خۆی یەکلایی کاتەوە ئایا سیستەمێکی ڕەئسمالیە یان سیستەمێکی سۆسیالیزمە ئەگەر ڕەئسمالیە نابێ بەو شێوەیە تەداخولکە نابێ بێ خۆی کۆمپانیای حیزبی دروستکە بێت خۆڕەکاری دروستکە و لە هەمان کاتیشە هاوکاری ئەو بزنسانە بکە کە حیزبی نین
یعنی تۆ کاتێک کۆمپانیایەک دامەزرێنی حیزبینیت ئەبێ حکومت زیاتر هاوکاریکە نەک لە هاوکاری و کۆمپانیانە بکە کە حیزبیە و ئەمە بازاری هەلیکار تێگەیە بەڕاستی کۆمەڵی ئاڵنگاری گەورە لە بەردەممانە ئەکێ لەوانە وەکو باسم کرد ئەم گەنجانە گەنجی ئێمە من دایمە ئەڵێم یانی زۆربەی کات کە باسی گەنجی ئێمە ئاکرێ وەکو زوڵمی لێکرێ ئەڵێ گەنجی کورد ئاوایە ئای من سەردانی دەرەوەم کردووە یانی سەردانی ئەمریکام کردووە سەردانی دانیمارکم کردووە باوەڕکەن ئەو گەنجانەی ئێمە لە گەنجی ئەوان زۆر باشترن لە گەنجی ئەوان زۆر زیاتر هەوڵێن باشە یعنی بەڵام چییە گەنجی ئەوێ دەستی گیراوە حکومەتێک هاتووە سیستەمێکی خوێندنی زۆر باشی بۆ دروست کردووە هاتووە لە هەمان کاتە بازارێکی هەلیکاری زۆر باشی بۆ دروست کردووە لەبەرەوە گەنج لەوێ خۆیە دۆزێتەوە ئەی من لە دانیمارک بۆ معلوماتت هاتوون چیان کردووە ئەسڵەن پێشەوەی بچیتە بازاری کارەوە هاتوون مەکتەبیان دروست کردووە کە پێشەوەی بچی بۆیە خۆ دەدۆزیتەوە بزانین لە چی بوارێکات تۆ شارەزای کۆمەڵێ دەرز وەرەگری کە بابڵێ کۆمەڵێ بابەتی جیاوازە بەس گەنجی ئێمە بەداخەوە ئەوەی کە هەوڵین کە بابڵین هاوکاری بکەین خۆی بدۆزێتەوە وای لێکین کە خۆی ونکە یعنی گەنجێکمان هەیە سێرەکەی تەخەڕوجی کردووە بەداخەوە یعنی نازانێ خۆی حەزی لە چییە لە چی بوارەکایەوێ باڵین قاڵ بێتەوە لەو بوارەیە بەرەو پێشەوە بڕوە ئەمە بۆ لەبەرەوەی وەکو باسم کرد سیستەمی خوێندنمان کێشەی تایە و لە هەمان کاتیشە ئەو بازاری کە ئێستا دروستمان کردو بۆ کەرتی تایبەت زۆر کێشەی گەورەی تایە کەوا ئەکا گەنج بێ ئەمەل بێت ئێمە ئەبێ یەکەم شت ئەمەل بۆ گەنج بگەڕێنینەوە ئەبێ وا بکەین کە بڵین ئەگەر حکومەتی جودا مەزراندنی نیە هیچ نەبێ حکومەت تەداخل لە کەرتی تایبەتان ناکە ئەو کۆمپانیانی کە هەیە لەسەر ئەساسی هاتووی یعنی من نمونەیەکە بۆێنمەوە چکە ئێستا حالین وەکو ڕایشکار لە پرۆژەیەکە ئیشەکەم کۆمەڵە گەنجمان هەیە کە ئەم گەنجانە لە ڕێگەی ڕێکخراوێکی نێودەوڵەتی و هاوکاری کراون بڕێ پارەیان پێیرە ئەو بۆی بزنسی خۆیان دامەزرێنن یعنی یەکێ لەو گەنجانە چیرۆکی خۆی بۆ ژێڕامەوە چیرۆکەکەی چییە هاتبوو کۆشکێکی دانابوو بەبێ ئەوەی هیچ شتێکی ناقانونی بکە ئەم کۆشکە چوبن تێکیان نابوو 40-50 وەرەقی ئەم گەنجە فەوتا بوو باشە ئێستا هاتووە لە باتیەوەی حکومەت هاوکاری بکاتەوە ئەم ڕێکخراوە هاوکاری کردووە و ئێستا ئەمەلێکی تازەی بۆ گەڕاوەتەوە بۆیە ئەم هەنگاوانە شەیە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە شتێکی دڵخۆشکەرە بەڵام بەڕاستی کافی نییە من باسی ئەو بۆکەم کە لە سلێمانیە ئەم پرۆگرامە مەسەلەن واتوانی 8 گەنج واتوانی 15 گەنج 20 گەنج باشە بەڵام ئێمە ڕێژەیەکی زۆر گەنجمان هەیە کە با بڵێن زمان نازانن لەواشە لە ڕووی زمانی ئینگلیزی و کێشیان هەبێت لە ڕووی کۆمپیوتەر و کێشیان هەبێت ئایا حکومەت پلانی بۆمانە چییە و یەکێک لەو کێشانەی تر کە هەمانە یعنی ئێمە ئێستا خەمی موچەمانە وایە لەم کاتەیە بەداخەوە کە موچەی کەرتی حکومی بەو شێوەیە بینین کە دوا ئەکەوێ و حکومەت شکستێکی گەورەی هێناوە لەو بوارەیە بەڵام ئەگەر بەم شێوەیە بڕوا کەرتی تایبەتیش فەشەلێنێ بەم شێوەیە بڕوا تەنانەت گەنجەکانمان لە ماوەیەکی داهاتووە ئەسڵەن بێکارە بن ئەی تۆ نمونەیەکت بۆێنمەوە ئێستا زانکۆکانی ئێمە زانکۆ حکومیەکان مەکتەبە حکومیەکان باسی ئەومان کرد کە ناتوانێت باڵین گەنج فێری زمان بکە ناتوانێت فێری کۆمپیوتەری بکە بەڵام سێرەکەی لەو لاوە مەکتەبمان هەیە مەکتەبی ئەهلیمان هەیە کە حکومەت و بە تایبەتیش کۆمپانیای حیزبی بە شێوازێکی زۆر مەبەزدار داعمیەکە سێرەکەی ئەمە وای کردووە لە ماوەی 5 ساڵە ئەو گەنجانی کە هەلی کاریان دەسەکەی ئەوانن کە لە عایلی دەوڵەمەنەوە لە عایلی سیاسیەوە هاتوون فێری زمان بوون کۆمپیوتەر فێر بوون بەڵام ئەوانەی کە لە عایلەیەکی کەم دەرامەتەوە یان مامناوەندەوە لە چوون لە مەکتەبێکی حکومی یان لە زانکۆیەکی حکومی خوێندویانە ناتوان منافەسەی و کەسانە بکەن یعنی لە کەرتی تایبەتی شایمە ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە لە داهاتووە ئەو گەنجانەی کە ئیشان دەسەکەوێ بەڕاستی گەنجی ئەوانن کە عایلەیەکی سیاسی یان عایلەیەکی سەرمایەدار لە پشتیانەوە لەبەروی لە زانکۆ ئەهلیەکان تەخەڕوجەکەن فێری زمانە بن فێری ئەو لێ هاتوویانە بن کە بازاری کار پێویستی پێدی ئەرکی حکوومەت بریتێ لەوەی کە هەلی کار دروستکە ئێستا ئەگەر دیقەت بێ ئەمریکا لە ئەمریکا وەکو نمونەیەکە یێنینەوە مانگانە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن هەڵسەنگاندنی بۆ کرێ بەوەی کە چەند هەلی کاری دروست کردووە ئێمە لێرە پلاتفۆرمێکیان دروست کردووە باشە کوڕێکی بەرپرسی یەکەمی ئەم هەرێمە هاتوو پلاتفۆرمێکی دروست کردووە بۆی بە خۆبەخشی هەلی کاری خۆبەخش بۆ گەنجە دۆزێتەوە ئەمە کەی ئیشی کوڕی بەرپرسی یەکەمی ئەم هەرێمەیە باشە خۆی من حەزەکەم و قسێ بکەم خۆی یەت بە خۆبەخشی ئیشکا لە دامەزراوەیەک بەڵام خۆی ئەچێ بە موچەیەکی زۆر باش بەبێەوەی ئیشکە لە باشترین زانکۆی جیهانە خوێنێ لە هەمان کاتە هاتۆ پلاتفۆرمێکی بۆ خەڵک دروست کردووەڵێتەوەرە بە شێوازێکی خۆبەخش لە دامەزراوەکانە ئیشکە ئەمە ئیشی ئەو نییە ئیشی حکوومەت بریتێ لەوەی کە هەلی کاری فعلی کەسێک کە گەنجێتە خەڕوجەکە کێشەمان نییە
زۆر گونجاو و باسیشمان کرد بە شێوازێکی خۆبەخشی ئیش بکە و دامەزراوەکان ئەم هەلە بڕخسێنن بەڵام لە هەمان کاتە ئیشی حکومت ئەوەیە کە هەلی کاری فعلی دروستکە حکومەتی ئەمریکا لەسەر ئەساسیەوە هەڵسەنگانی بۆ ناکرێت لە مانگەیە چەند هەلی کاری خۆبەخشی دروست کردووە لەسەر ئەساسیەوە هەڵسەنگانی بۆ کرێت کە چەند هەلی کاری فعلی دروست کردووە لە سەردەمی کۆرۆنایە ئەمریکا هات چی کرد وڵاتە ئەوروپیەکان هاتن چیان کرد باشە هاتن چیان کرد وڵاتانە هاتن لە سەردەمی کۆرۆنایە ڕاستەوخۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ پاریانەیە بۆ بزنسانە بە تایبەتی بزنسە بچووکەکان بۆچی بۆی شکست نێنن لەبەرەوەی بۆیان دەرکەوتووە ئەوان لە ئەمریکا لە ئەوروپا کامانە وڵاتی زۆ پێشکەوتون ئەسڵەن بۆیان دەرکەوتووە بزنسە بچووکەکان زۆر گرنگن مۆزۆع بەس بزنسە گەورەکان و وەسەتەکان نیە بزنسە بچووکەکان زۆر گرنگن ئەوەیە کە بەردەوام جوڵا خاتەنەوە بازارەوە لەبەرەوە هاتوون ڕاستەوخۆ دامیانەکەن بەڵام لێرە حکومت لە جیاتێوی دامی بزنسە بچووکەکان بکە لە جیاتێوی دامی ئەو بزنسانە بکە کە بێلایەنن سەر بە هیچ حزبێنین هاتوون دامی ئەو کۆمپانیانەکەن کە حیزبین و سەرمایەکی زۆر لەبەردەستیانە و پارە سپیکردنەوەیەکی زۆر گەورە ئەکەن هاتووە زیاتر دامیەمانەکە هاتووە یعنی بۆ معلوماتە زۆربەی ئەو کۆمپانیانە ئەگەر دیقەت بی لەواشێ باز نێن یان بازێکی زۆر کەم بن باشە یانەوە تا بیمی کۆمەڵایەتیان نییە یان بیمی تەندروستیان نییە بۆ کارمەندەکانی خۆیان کەواتە تۆ هاتووی لە جیاتەوەی کە بازاری کار کەرتی تایبەت ببوژێنیتەوە بەرەو پێشەوەی بەری ئەسڵەن هاتووی بەعکسەوە ئیش لەسەرەوە کردووە کە بەرەو خراپتری بەری